بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە کارەکانی لیژنە پەرلەمانێکی تورکیا دەکەین بۆ پرۆسەی چارەسەری و پرۆسەی ئاشتی لە تورکیا. طبعاً ناوی لیژنەکە حکوومەتی تورکیا ناوی لێ نابوو لیژنەی تورکیای بێتیرۆر، بەڵام گۆڕینی ناوەکەی لە پەرلەمان ئەم لیژنەیە کاتێک دروست کراوە پێگەنرا لە پەرلەمان ناوەکەی گۆڕا بۆ لیژنەی پاڵپشتی نیشتیمانی برایەتی و دیموکراسی. باشە، طبعاً ئەندامانی لیژنە پەرلەمانیەکە کە لە پەرلەمانی تورکیان بۆ پرۆسەی ئاشتی بەم شێوازەیە: ئاک پارتی 21 ئەندام، جەهەپە 10 ئەندام، مەهەپە 4 ئەندام، دەم پارتی ئەو پارتیە کوردیەکەی با بڵین 4 ئەندام، ڕێگەی نوێ 3 ئەندام و هەریەک لە هوداپار و ئەو پارتانەی دیکە یەکی 1 ئەندامیان هەیە. طبعاً پێشتر 51 با بڵین ئەندام بوو، بەڵام دواتر یەکێک لە پارتەکان کشایەوە کە 3 ئەندامی بۆ دانرا بوو، ماوەتەوە 48 ئەندام. باش، وەک باسمان کرد لە 51 ئەندام پێگاتە بوو پێشتر. ئی پارتی کە پارتێکی توندڕەوی نەتەوە پەرستە لە حیزبەکەی دەوڵەت باخچەلی جیابۆتەوە، ئەم 3 کورسی بۆ دانرا بوو، ئەم لەم لیژنەیە هاتۆتە دەرەوە، بۆیە ماوەتەوە 48 کەس. باش، کارەکانی ئەم لیژنەیە چییە بن؟ بەپێی وتەی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێ ئەرکی لیژنەکە ئامادەکردن و پێشنیازکردنی هەمواری یاسا دەبێت. طبعاً پرۆسەی ئاشتی پێویستی بە هەمواری کۆمەڵە یاسا هەیە لەسەر و هەمیان و یاسای تیرۆر لە وڵاتە، چونکە ئەو گەری لاوسەرکردانی پەکەکە کاتێک ئەیانەوە بگەڕێنەوە تورکیا دەبێت گۆڕانکاری لە یاساکانە بکرێت، هەموار بکرێنەوە بۆی کە بتوانن بچنەوە نێو تورکیا و بتوانن قۆناغی چەکداری بەجێ بێڵن و بچنە قۆناغی سیاسیەوە و لە نێو تورکیا بتوانن کار و چالاکی سیاسیەکانیان ئەنجام بدەن. باش، قۆناغەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا دوور و درێژە. لە 1 دەی 2024 ئەم قۆناغە نوێ دەستی بکات. هەمن پێشتریش لە 2013 ئەم قۆناغە هەبوو، بەڵام لە 2015 کۆتایی هات. دوای نزیکی 10 ساڵ بە دەستپێشخەری دەوڵەت باخچەلی لە 1 دەی ساڵی 2024 پار دەستپێشخەریەکی ڕاگەاند. لە 27 دوانزەی 2024 واتە نزیکەی 2 مانگ لە دوای ئەم بەروارە شاندی ئیمرالی لە دوای ئەوەی کە 10 ساڵ بوو نەچوو بوونە ئیمرالی، دوای 10 ساڵ چوونە لای ئۆجەلان و سەردانی ئۆجەلانیان کرد. باش، لە 27 دوو لە ساڵی 2025 ئەم ساڵ پەیامی ئۆجەلان لەلایەن شاندی ئیمراڵیەوە بۆ چەکدانان و خۆڵۆشانەوەی پەکەکە بڵاوکرایەوە و گەیشت بە پەکەکە. 5 ڕۆژانی 5 بۆ 7 2005 واتە دوای نزیکەی 3 مانگ لە پەیامەکەی ئۆجەلان پەکەکە کۆنگرەیەکی بەست و بڕیاری خۆ هەڵوەشاندنەوەی دا و بڕیاریدا کە ئیتر واز لە چەکداری بێنێت. لە 11 حەوت باشە 2 مانگ لە دوای ئەو کۆنگرەیە تقریباً 30 گەریلا لە ئەشکەوتی جاسەنە لە قەزای دووکان لە پارێزگای سلێمانی چەکەکانیان سووتاند وەک دەستپێشخەریە یان وەکو نیەتپاکیەک بۆ پرۆسەی ئاشتی. لە 5 ساڵی 2025 ئەم ساڵ لیژنە پەرلەمانەکەی تورکیا یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. ئەو لیژنەی کەوتمان لە 48 ئەندام پێگاتوە. ئەرکی سەرەکیان هەموارکردنەوەی هەندێک یاسایە لەسەر و هەمویانەوە یاسای تیرۆر بۆی کە بتواندرێت ئەم ئاشتەوایی و برایەتی کە لە نێوان با بڵین کورد و گەلانی دیکەی تورکیا هەیە سەر بگرێت. باش، طبعاً بە وتەی سەرۆککۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ئەم با بڵین شەڕ و شۆڕی کە لە نێوان تورکیا و پەکەکە هەبووە، زەرەری مادی و گیانی هەبووە. سەرۆکی تورکیا ئاماژەی بۆ کرد کە 2 تریلیۆن دۆلار زەرەر لە دەوڵەتی تورکیا کەوتووە، هەروەها 50,000 کەس کوژراون کە لەم 50,000 10,000یان سەربازن و 40,000یان هاوڵاتی مەدەنین لە تورکیا بەهۆی ئەم شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیاوە کوژراون. بەڵام تا ئێستا ئاماری دروست و فەرمی کوژراوانی پەکەکە دیار نییە.